ئەم هەفتەیە بۆ پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان جیاواز دەبێت. ئەو هەفتەیە بۆ کۆبوونەوانەی کەوا بڕیارە لە نێوان پارتی و گۆڕان یەکێتی و گۆڕان یەکێتی و پارتی ئەنجام درێت. ئەو کۆبوونەوانە یا ئاشتەوایی نێوان لایەنە سیاسیەکان دێنێتە ئاراوە، یا ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێکەوتن ئەوە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان تووشی ترازانی زیاتر دەبێت. ئەندامێکی دەستەی سەرۆکایەتی حزبی زەحمەت کێشانی کوردستان هەواڵی خۆشی لایە. ئاڵوگۆڕی پشتپەردە هەندێک بووە وردە وردە بین سراعەکان تەخفیف بکەین بۆی اتفاقینە سەر ئەوەی کە چۆن لەم ئەزمێ بەعامی ئەزمەکە دەرباز دەبین. من وێت دەکەم کۆبنەوەکان دادەی حزبەکان بەرەوە قارە بڕوە. یەکێتی لە 2 ساڵی ڕابردوو زۆرترین کاتەکانی خۆی بەناو بژیوانی پارتی و گۆڕان بەسەر برد. ئێستا کە هەوڵەکانی یەکێتی ئامانجی خۆی پێکا و پارتی و گۆڕان ئامادەکاری دەکەن بۆ کۆبوونەوەی دووقۆڵی، ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت دەبێت پەلە بکرێت و ڕێکەوتنی نیشتیمانی بکرێت. چەند پەلە بکرێت لەوەی کە ڕێککەوتنێک بکرێت، ڕێککەوتنێکی نیشتیمانی بکرێت، دام و دەستگاکان وەگەر بخرێنەوە ئەوەندە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە. بزوتنەوەی گۆڕان بەهۆی دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی لە پایتەخت بەردەوام وە قوربانیەک خۆی دەردەخات. بەڵام ئێستا هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان دەڵێت ئەو دەست پێشخەریانە بە سەرەتایەکی باش دەزانین بۆ چارەسەرکردنی کێشەکان. بە سەرەتایەکی باشی دەزانین بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوازێک کە لە قازانجی خەڵکی کوردستاندا بی. 2 ساڵی ڕابردوو پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بە دۆخێکی ئێجگار نەخوازرا و گوزەری کرد. ئێستا لایەنە سیاسیەکان دەیانەوێت ئەوەی لەو 2 ساڵە کە بەرامبەر یەکتریان کردو تەنیا خەڵکی کوردستان لێ زەرەرمەند بوو لە بیریکەن و بێکەوە پەڕەیەکی تازە بۆ داهاتوی کوردستان هەڵدانەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.